ڕێز و سڵاو بۆەوە بینەرانی خۆشەویستی بەرنامەی ژیانەوە. ئازیزان، لە بەرنامەی ئەمڕۆ ژیانەوەدا بابەتێک دێنینە بەرباس کە ئێستا لە کۆمەلگای ئێمە بەداخەوە زۆر ڕۆژانە نمونونەکەی بینین، باسی توندوتیژی دژ بە ژنان، توندوتیژی ئێستا دژ بە منداڵان، کە ئەمڕۆ باز لە کەسێکی تایبەت دەکەین بە ناو نیان کچە منداڵێکی 7 ساڵان لە بۆکان کە دیارە شۆکێکی گەورە بووە کۆمەلگای کوردستان و حتمما زۆربەیەوەی عزیزیش لەوە ئاگادارن. لە بەرنامەی ئەمڕۆماندا ئێمە نامان هەیە دووبارە گێڕانەوەی چۆنیەتی ئەم ڕووداوە بکەین. مەبەستی ئێمە زانینی هۆکارەکان، تاوانبارە سەرەکیەکان، ئایا کەس تاوانبارە، ئایا کۆمەلگا تاوانبارە، ئایا سیستم زۆرترین تاوانباریەتی یەکوێتە ئەستۆ. باسێک لەسەرم بابەتاکەین. دوومیوانی عزیزمان لەگەڵا لەیلاخان مروەتی، لێکۆڵەری سیاسی و دوکتەر نەبی فەتاحی، مامۆستای زانکۆ و دەروونناس، کە هیوادارم ناوەڕۆکی ئەم بەرنامەیە بێتە جێی سەرنجیەوەی عزیز و کەڵکی پێویستی لێ وەربگرن و بتوانین بە هەمومان لە تاکەوە و بە کۆمەلگا بتوانین ژینگەیەک و کەش و هەوایەک بڕەخسێنین و هەوڵمان بێ بۆی کە لەم جۆرە ڕووداوانە چیتر لە کۆمەلگای ئێمەیە نەبینین. فەرمون بۆ بینینی ئەم دیمانەیە. وڵاسمە لای میوانانی بەڕێز ئازیزان لەیلا مروەتی، لێکۆڵەری سیاسی و مامۆستای پێشووی زانکۆ، و دوکتەر نەبی، مامۆستای زانکۆ و دەروونناس. میوانانی خۆشەویستم، کاتتان باش، سڵاوتان لێبێت و بەخێر بن. سڵامی لە خزمەت ئێوە و لە خزمەت میوانی بەڕێز و بینەرانی عزیزتان. زۆر ڕێز و سڵاو بۆ هەمووتان و بۆ بینەران و بیسەرانی ئەم پرۆگرامە و خۆشحاڵی لەگەڵتانی. زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئامادەبوونتان، کە قبوڵی زەحمەتتان کرد. دوکتەر نەبی، لەسەر ئیجازەتان سەرەتا لە هاوڕێ لەیلاوە دەست پێ بکەین کە بزانین هۆکاری سەرەکی ڕووداوێکی لەم شێوەیە لە ڕوانگەی خۆیانەوە چۆن هەڵەسەنگێن. ئێمە دروست ئەوە بە کارەساتێکی گەورە بینی، بە تایبەت بۆ کۆمەلگای کوردستان بە کۆشتێکی ناخۆشکە داخێکی گەورەی بۆ بنەماڵەکان بۆ خەڵکی ایجاد کرد. بەڵام ئەگەر بین هۆکاری سەرەکی ئەوە چاولێ بکەین، ئەگەڕێتۆ من پێم وایە ئەوە ئەگەڕێتەوە بۆ بنەمای هێز و دەسەڵات و توندوتیژی کە ئەتوانین لە چوارچێوی بنەماڵە، لە چوارچێوی کۆمەلگا بە هەروە دەسەڵاتی باڵادەست یا حکوومەت تاوتوێکەین ئەو بابەتە. بۆ معنە کە وەختی کە دین چاو لە شتێک بە ناوی توندوتیژیەکەین، دیارە توندوتیژی شتێکی جەهانیە، هەر لە پێشەوە بۆ وەختی کەڵێن مرۆڤ کە دێتە ناو کۆمەلگا، لە کۆمەلگایش فێری توندوتیژیە بێ. دیارە ئینسانێک کە لە ناو جەزیرەیەک ژیان دەکا بە تەنیا خۆی دووچاری توندوتیژی نابێت. بەڵام وەختی کە دێتە ناو کۆمەلگا، لە کۆمەلگا توندوتیژی فێر ئەبێ و لە عینی حاڵش فێر دەبێت کە چۆن خۆی بپارێزێت لە توندوتیژی و لە بەرابەر شتێک وەکو توندوتیژی چ ڕەفتارێکی بێ. ئەگەر بینە سەر ئەم کەیسە تایبەتە، من پێم وایە لەم کەیسە تایبەتە لە تەرەفێک ئێمە منداڵێکە بینین، منداڵێکە بەهۆی دەستدرێژی جنسی بەهۆی ئەوەی کە ئەو بێستەڵا حقوق و مافی ئەو مناڵە نەپارێزراوە لە وەختی خۆی نەیانتوانێت پێشگیریکەن لەم جورمە، ئەو جورمە بۆ ئەو مناڵە عەلەیهی ئەو منداڵە پێشاتوە. بەڵام سوال ئەوەیە کە لە کۆمەلگا ئەو شتە تێکرارە بێتەوە، کۆمەلگا چۆن نەتوانێت پێشی پێ بگرێت. نەخش و ڕۆڵی حکوومەت چییە، نەخش و ڕۆڵی خەڵک چییە، نەخش و ڕۆڵی خانەوادە چییە، بنەماڵە چییە وەختێکی شتێکی ئاواشتکڵ ئەگرێ. بۆ ئێمە لەگەڵ شەڕێکی شاراوە ڕوبەڕووین، لە شەڕێکی شاراوە ڕوبەڕووین بۆ معنای کە لەو شەڕە شاراوە
ئێمە دەسەڵات ئەبینی دەسەڵاتێکە لە ناو ماڵەوە هەیە دەسەڵاتێکە لە کۆمەلگا هەیە دەسەڵاتێکە حکوومەت هەیەی و ئەو دەسەڵاتەیە کە قوربانی دروستەکە مجرم دروستەکات و ئەو دەسەڵاتەیەکە مجرم ئەپارێزێت ئەوە کێشەیە مجرم ئەپارێزێت قوربانی ناپارێزێ چارەسەری بۆ قوربانی نیە و ئەوەی کێشەیەکی گەورەیە بەگەرنە کەیسێک وەکو کەیسی نیە من پێم وایە بە هەر حاڵ ئەوڵی مۆرد نابێ ئاخری مۆردیش نابێ بەڵام چی بکەین مهمە چی بکەین گرنگەوە چی بکەین باسێکی سەرەکیە چون ئەگەر وەکو ئەفکاری عمومی چاوی لێکەین بەڵێ ئەفکاری عمومی زۆری پێ ناخۆش بوو خەڵکات نەسەر شەقان کە ئەشێ باسیشی لێکەین لەسەرەوە مەسئلەی کە یەک ڕۆژ خەڵکی بۆکان کۆبوونەوە لەبەر فەرمانداری کە من زۆر ڕەخنێشم لەسەر شتە هەیە ئەرسانەکەم بۆچی بەڵام مەسئلە ئەوەیە کە ئەگەر قرار بێ بە ئێحساساتی خەڵک چینە پێشوانێت فقط ئێحساساتی خەڵک لە نەزەر بگرین ئەبینین ئەوە وەکو مەوجێک دێت تەواو ئەبێت چەند ڕۆژێک خەڵکە ناو سوشیال میدیا بە شێوەیەک مەرسیەکە خوێنن بۆ ئەو منداڵە گۆرانی بۆ ئەڵێن حسی خەم و ناڕەحەتی خۆیان نیشانان وەلی چارەسەرەکەی چییە کێشە لەسەرەوەیکە ئەو چارەسەرە کێ ئەنجامی کێ ئەو چارەسەراکە کێ دێ دەرمانی ئەکاتوە کێشە لەسەر ئەوەیە کە خودی کۆمەلگاش بە شێوەیەک پێم وایە ئەویش تووشی قەیران بووە کۆمەلگایەک ئەزانێ حکوومەتێکی هەیە کە هیچ کارێک ناکات حکوومەتێکە خۆی لە ناوخۆیە لە دەرونی خۆیە من پێم وایە خۆی سەرەکی و ئەسڵی ئەم کارەساتە بووە ئیسە کۆمەلگا پێی وایە ئەشی حکوومەت کارێکەوە من پێم وایە کۆمەلگا بۆ خۆیشە چارەسەری بکات. زۆر باشە زۆر سپاس لەیلا خانە حتمەن باسێکی شیکاری دەکەین لەسەر ئەو هۆکارانەی کە باست کرد تایبەتەن ڕۆڵی حکوومەت یاسا و کۆمەلگا و کولتوروەوانە و باسێکی لەوە کە بەس چی بکرێت ئەم هەیە بزانم کە دکتۆر نەبی لەم بارەیەوە بەڕێستان ڕاتان چییە بەڕای ئێوە هۆکارە سەرەکیەکانی ڕوودانی کارەساتی لەم شێوەیە چییە لە ڕووی دەروونناسیشەوە لە ڕوانگەیەشەوە گەر بفەرمونون. ئەتوانین بڵێن وەک لەیلاخان ئاماژەی پێکەرەمە دیاردەیەکی جیهانیە با ئێمە واچڕی نەکەینەوە فەقەدم دیاردەیە لای ئێمە هەیە و لە وڵاتی ئەمە هەیە ئەمە ئەگەر وا بکەین بە ئەحساس دەچین بۆ شتەکە بڕێ لە ڕێی لۆگیس کەوتین کە ئەمە دیاردێکی جیهانیە لە حەد 5 کەس لە دنیا لە 500 خەڵکی دنیا تووشیم کارەساتە بن لە ئەتوانین بڵێم ئەمە بەگشتی کوڕ و کچ وەڵام لە هەر حەو کچێک لە درێژایی ژیان یا بەرکەوتنی بەم کارەساتە هەیە جا لای ئێمە حەو لە سەد لە کچانە کاک نەبی دروستە یەک لەسەر ینی لە حەو کەسێک دیاردەوێ نزیک بە 650 ملیۆن لە ساڵە لە دنیا خەڵک تووشی ئەم کارەساتە ئەبێت یعنی ئەمە کۆمەڵی هۆکاریە ئەگەر ئێمە لە هۆکاری نیان کۆڵینەوە ناتوانین چون ئێمە من شتەکەەوە شتێکی گشتی چاولیەکەم چون ئەگەر وە شتێکی ئەم کەیسەکە پێش هاتوو چاولێک ئێمە هیچ لێ کۆڵینەوەی هیچ تاقیقیمان لەسرم کەیسە نیە چۆن ڕوویداوە و بۆ ڕوویداوە و نیان کیە و ئەو کوڕەکەم پیاوەم کاری کردوەکیە ئاگاییمان لەسەر لێپەل ئەتوانین بە شێوەیەکی گشتی چاو لە ئەم کارەساتە بکەین بۆ ئەمە ڕوو ئەدات هۆکاری ئەمانە چین هەروواکە وتم دیاردێکی جیهانیە و زۆر لە توێژینەکان ئێژێ تازە 1 لە 4 خەڵک تووشی ئەم کارەساتە بێ و لە دنیا کولەن ئەو شتانەی کە پەیوەندی بە گوند و توێژی جنسیەوە هەیە لە هەڵکشاندایە مەسەڵ بە وێنە لە 240 ملیۆن لە 200 ساڵ لەبەر بۆ 360 ملیۆن هەڵکێشراوە لە دنیا ئەمە نیشانە کە ئەمە بەرەو پێشەڕوا هۆکارەکانی هەواکە وتم هۆکارەکانی ئێمە بە گشتی بەیەکەین بەڵام هۆکار تایبەتی نیان ئێمە دەستڕاستیمان پێنی هۆکار گشتی ئەم کارەساتانە کە ڕووەوە یەکێ باری دەرونی تاک ئەو کەسەکە ئەم کارە ئەنجامەوە باری وەژینگەیش ژینگە و ژینگە کەم کارەساتە تیا ڕوو ئەدا و یاسایکیچ کە لەو وڵاتوێلا هەیە بۆ ئەم کارەساتە کە تا ڕادەیەک دەیلاخەن ئاماژەی پێکرد ئێمە هەلومەرجی ژینگەیی زۆر لەبار ئەوێتەوە ئەوە کە
ئەم کارانە زۆرتر و زووتر دووپات ببنەوە. یەکێ لەوانەیە کە بەڕای من ئەتوانێت ڕەوڵی هەبێت لە بڕە کۆمەلگایەکە وەکو کۆمەلگای ئێمە کە دابوونەریتی هەیە، یانێ یەکی لەو کارانە کە ئەبێت هۆی ئەمە هۆکاری سەرەکی بڕوای من بەرکەوتنی جەستەیی یا فیزیکیە یا تەماسی فیزیکیە. لای ئێمە بەداخێکی گرانەوە ئەگەر سەیکەیت چە خزم چە بێگانە تەماسێکی یا لێ بەرکەوتنێکی جەستەی زۆریان لەگەڵ مناڵە هەیە. مناڵەوێتە 10 ساڵەوێتە 8 ساڵەوێتە 7 ساڵی گەنە باوش ماچیەکەن. ئەمە لە فرە شوێنە ئەمە شاید واقعەن نیشانەی ئەوە بێک خۆشەویستیە، بەڵام لە فرە شوێنە ئەمە ئەتوانێ بەرەو ئاقارێکی نادرۆست بڕوات. بەرکەوتنی جەستەیی ئەوێ فرەکەم کرێتەوە لای ئێمە کە ئەمڕۆ زۆر زۆرە. ئەمڕۆ بە زۆر مناڵەگەن ماشیەکەن، بە زۆر مناڵەگەن ئەینە سەرکۆش دایەنن. ئەمە یەکێ لە هۆکارەکانە توانی ببێ وەک هۆکارێکی گشتی. هەلومەرجی ژینگەیش بڕواکردن بە هەموو کەسێ مناڵ دانیان لە هەموو ژینگەیەکە. ئەمە یەکی لە هۆکارێک کە بە بڕوای من هەلومەرج درۆسەکا بۆەوە کە ژینگەیە تۆ ئەگەر پیاوێک و مناڵێک لە ماڵێکا هەبێت، ئەگەر هەلومەرجی زۆرتری بەرکەوتنیان هەبێت، ئەمە شتێکە. با شتی لە پرانتێزێ باش بکەم، مەسایل جنسی بەداخێکی گرانەوە مەسایلێکە کە ئایستا ئەگەر بگەڕیتەوە فرۆید زۆربەی قسەکانی فرۆید لەلایەن دەرووناسانی ئەمڕۆوە ئاڵۆگۆڕی تیاکرا یا بڕێکی ڕەت کراوەسەوە. تەنیا شتێکە لە جێ خۆیان ماوەتەوە و هیچی پێ ناکەم غەریزەی جنسی ئینسانە. یعنی ئەمە غەریزەیەکە بێ ئاڵۆگۆڕ و یەک یعنی بانترین و قەویترین غەریزەی ئینسانە. جا لە هەر کوێکە هەلومەرج و ژینگە بخولقێ بۆ ئەم هینە و ئەو کەسیچەکە ئەم هەلومەرجیە بۆ ئەخولقێت باری کەسایەتی ناسەقامگیر بێت، ئەوێتە هۆیەوە کە ئەم کارە ساتانە هەمیشە ڕوویدا و ڕووباتەوە. کەوابوو ئێمە ئەوێ بڕێ لە ئەو برێ چاودێری بەرکەوتنی جەستەیی و ژینگەی مناڵ بکەین بۆ مناڵ بپارێزین بەل لەوەی کە ئەم کارە ساتە ڕووبە، چون ڕوویدا بە تایبەت لە بڕە وڵاتێکە ئەمە کەیسێکە کە ڕوویدا و گیانی لەدەستداوە، بەڵام بە دڵنیاییەوە بە دەیان و سەدان و هەزاران کەیسوا لە ڕۆژە ڕوو ئەدات بەد ناگایێتەوە ئاقارەکە گێتە مردن. یەکی لە هۆکارەکان تریشی ئەوەیە کە بە بڕوای ئەوتەنە بڕوای زانست کۆمەڵی خەڵک وەک بایۆلۆگی لادانی جنسیان هەیە، یعنی ئەمە سابت کراوە کۆمەڵی خەڵ نەزۆر ئەکرێ ناو پیاوانەوە ناو ژنانی چازۆرت ناو پیاوانە ئەم لادار جنسیە ئەویش هۆکارێ بێ و ئەوەی کە بێتە هۆی ئەوە کە لە هەموو شوێنی دنیا هەیە. یەکێ تریش بە بڕوای من کە ئەمڕۆ هۆکارێکی بڵێن بەرچاوە ڕاگەیاندنی گشتیە. ڕاگەیان گشتی زۆر زۆر کاریگەری لەسەرمایە بەداخەوە، یعنی ڕاگەیاندن گشتی بە تایبەت لە وڵاتێل ئێمە کە تۆ ئەبینیت یعنی یەکشت من بڵێم لێرە شاید نەخواتەم باشە لێبەر لە کۆمەلگای سەرمایداری ئەوون تۆ نووری کار خۆت بفرۆشە پارە و پێین بژی و پارێکێکی و پێین، بەڵام بیش وای پیاکێت فرە کەس لەم ڕاگەیان گشتە نەتەنیا نووری کار ئابڕوو حەیا و ئێحساسی خۆی ئەفرۆشێ بۆ پارەی پێ دەربێنێ. ئەمە نەتەنیا لەسەر خۆی کاریگەری هەیە، بەڵکو لەسەر کۆمەڵی خەڵکیش کە ئەم خەڵکە خۆیان لە خۆیانە تۆزێک لادانی جنسیان تایە، ئەمیشەوێتە هۆی هۆکارەوە کە ئەمە زۆرتر بوەژێنێت و بێتە هۆیەوە کە ئەم کارە ساتانە ڕووبە. لای تریشەوە وەختی ڕاگەیاندنی گەشتی تۆ ئەبینیت لە بەغدا کابرایکی زلی 32 ساڵ لەگەڵ مناڵێکی 9 ساڵا بەبەر جلی بۆکینەوە دەسەکەنە قۆڵیەکا و ئەچن، ئەمە ئەوێتە هۆیەوە کە ئەم شتە یعنی تۆ ئەم شتە ڕۆژانە بورژێت و ڕۆژانەی شەرعەتی پێ بدرێ. خۆ هەرەوە نییە کەم تۆ تند و تێژی دژی ژنان و کچان و حتا کوڕانیش بکرێت
بەدزیەوە یا کەس پێی نەزانێت ئیستا بە نوع شەرعەتی پێدراوە ئێمە ئەگەر پێناسەی مناڵ بکەین مناڵ تا 18 ساڵ بناوە لەباری جنسیەوە لە وڵاتانی ئەوروپایە دوای 15 ساڵ 16 توانێت مەسایل جنسی خۆی مەترحکە لەگەڵ جنسی بەرابەریە بەڵام تۆ ئەمە دابەزینی بۆ ئاستێکی 9 ساڵە بۆ شەرعەتیشی پێ بدەیت یعنی ئەم نوع تند و تێژیە ئەم نوع کارە ساتێرە بە شێوەیەک لە کۆمەلگا شەرعەتیش پێدراوە ئەم شەرعەت پێدانە ئەبێتە هۆیەوە کە ئەمە دابەزێتە خوارە بۆ هەروە چۆن تواشاکەین لەباری هزریەوە ئەمە بڕێ پەیوەندیان بە یەکەوە هەیە هەموو شتێ دابەزی لە دنیای ئەمڕۆوە یعنی تۆ حساب بکە لەبەر ئەگەر بڵین لە وڵاتانی ئوروپاییە بە 8 ساڵ ناڵیانە مەدرسە دابەزی بۆ 7 بۆ 6 ئیسە لە فەرەنسادایان بەزانەوە بۆ 5 هەموو شتێ لەگەڵ ڕەوتی ڕۆژە کە بڕوا دابەزێ بۆ تەمەنی خوارەوە ئەمیش بەشێکە لە ژیانی ئینسان ماس مێدیا و شەرعەت پێدان ئەمە دابەزێنێ وای دابەزێنێت تۆ تەواشای کچێکی 6 ساڵاکەی وەختی 9 ساڵەی خەریکە بەجلی بۆکینیەوە قۆڵەکە بە قۆڵ پیاوێکە تەواشای کچێکی 6 ساڵێکەکەی ئەوەژی بۆی یعنی وا تواشا نەکەی بتڵفێکی مەحسوومە تۆ تەواشای کچێکی 10 ساڵاکەی مە مناڵە تەواشای 30 ساڵەکەی مە مناڵە لە چاو کەسێکەوە کە بە ئەقڵیانەت تەواشای مەکە بە ئەحساس تەواشای نەکە لە ڕووی ئەقڵەوە تەواشایکە بەڵام لە کۆمەلگایەکە هەموو دەستگا ڕاگەیاندەکان ها بەدەست کەسێکەوە کە شەرعەتە بەم کارە ئەمەش دابەزێتە خوارەوە لەوانەیە سبێ و دووسبێ لە 6 ساڵ لە خواتیش تووشی ئەم کارە ساتە ببێت بۆوەکە یەکی ئەوە کە وەک لەیلاخان ئاماژەی پێکرد چەنێ ئەمە سزای هەبێت ئەمە کوژرانە بەڵام خۆ ئەو کەسی چێ کە بەرم تند و تێژیاکەوێ ناکوژرێ بەڵام تا ئەو ڕۆژەی ئەمری ئەمە لەگەڵ خۆیان ئەکێشێ وەک مەرگێک وەک تابێ لە ژیانیا هەیە کەوابوو ئەوێ کۆمەلگایش بە هەموو شێوەیەک لەما دەخیلە ئەو کۆمەلگالێک کە شەرعەتیان بەم کارە کە هەروەوتم پارلمانی عێراق تەسویبی کردووە و کە دیشمان بە عەمەڵ ناو تیکتۆکۆمان تەواشاکە 9 ساڵ خەریکە زەماوەنی کردووە و ئەمە ئەتانی هۆکارێکی تریش بێ دوایەوە خەڵکانی تریش هەن هۆکارێکی تر ئەو خەڵکانە خوایان لە مناڵیا بەر ئەم کارە ساتە کەوتوون یعنی خۆیان لە مناڵیا دەستدرێژی کراوە سەریان بە پێ تۆژینەوەکان زۆربەی ئەو کەسانی کە دەستدرێژیەکەن خۆیان لە مناڵیا دەستدرێژی کراوە سەریان بۆ کراوە سەریان ئەگەڕینەوە بۆ ئەو دابوونەی تێلا ئێمە هەیە بۆ ئەو بەرکەوتنی جەستەیە بۆ ئەو ینی بڵێم سروشتی ئینسان وایە مرۆڤ وایە هەر شتێ زۆرتر قەدەغە بکرێ زۆرتر بە شۆنیاڕوات ئێمە لە وڵاتی وەکو ئێران عێراق ئەو وڵاتانە کە تەلەڤیزیۆن بازەکەی رادیۆ بازەکەی لە مەجلیسا دانیشێ 80% بیر و بۆچوون سزا لە دەور ئەما دۆڕاتەوە کەچی لە هەموو شوێنی دنیای زۆرترە ئەمە یعنی ئەمە بووە شتێک لەباری سایکۆلۆژیەوە ویان کرۆ بەم خەڵکەکە ئەو شەی وا تۆ کچێ ئەبینیت لە شوێنێکە یا کچێ کوڕێکە بینێ یا هەر شتێک ئەو شتەی وا لە مێشتوە ئەوورژێ لە بەر هەموو شتێکە ئەمەیە بۆچی بۆەوە ها لە سەتحێکی زۆرە یعنی زۆر ڕێزمەیە بۆ مرۆڤ بۆ باسەکەی ئەوەی تۆ کەروێشکی بێ هەویجی پێ پیشان بەو پێمەدە وایەوە هەر بێژە ئەمە تۆ ناوی بیخۆیت ئەمە هی تۆ نییە و بەڵام حەزیشی لێە ئەمە هۆکارگەرێکی ئەتوانم بڵێم بڕێ لەم هۆکارێکەوە باسن بڕێکی علمیە بڕێکی تەجریبیە بە تەجەبە ئینسانە پیشانی واقعاً دیوە و ئیشی بێنی هەموو ڕۆژێ کەوابوو با من زۆر دەژێ پێنەم لە وەختەکەی لەیلاخان نەخۆم هەرەوەیژم کۆمەڵی هۆکاری زۆر هەن من نامێ هەمووی باش بکەم ئەمە کۆمەڵێکی بچووک و کە من باسم کرد دوایی هاتینەوە نۆبێ من گەیشتوە توانم بڕوە بار دەرونیەکەیشی باسی بکەم بەڵام ئەمانە هۆکارگەرێکن کە زۆر سادە ئەکرێت تۆ پێشگیری پێ بکەیت و هەر لێرەی شۆ لە سرەیە ئەم تەلەڤیزیۆن بە خەڵکەڵێم
بڕێ ئالەم شتانە کەمکەنەوە ژینگە درۆست مەکەن بۆ ئەم کار ڕووبگات بەرکەوتنی جەستەی با کەمتر بێت بڕوا بە هەموو کەس مەکەن ئەمە شتێکە کە ئەبێتە هۆیەوە کە ئێمە هەموو مالۆ کۆمەلگا گەورە بووین ئەزانین وعزەکە چۆنە ئەزانین ئەم بەرکەوتنانە کارەساتی لێ کەفێتەوە وەک ئەم کارەساتە و ئەم دروستکردنی ژینگە من پێویست ناکە کەسێک ئەوەندە هاتوچووی ماڵ من کات کە لەژێر چاودێریمان نەبێت کەس دەتوانێت هاتوچوو بکە بەڵام ئەوێ لەژێر چاودێریە بۆچی بۆەوە بەداخێکی گرانەوە بەو توێژرە نیشانی داوە حتا لە وڵاتە ئەوروپاییشە 80% ئەو مناڵانە کە بەر ئەم تندوتێژیەکەون توانای دەربڕینیان نییە بێژن وا مەکە حەق نییە وا بکەیت یا ئەگەر شتەکە خۆمابی گێڕنەوە باوکو دایک ئەمە ئەوێتە هۆیەوە کە ئێمە ئەوێ چاومان لەسەر ئەمانە بێت بە چڕی چاومان لەسەر ئەمانە بێ بۆەوە ئەم کارەساتانە دووپاتە نەبنەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێستان دوکتەر نەبی دمان لای لەیلا خان لەبارەی کۆمەڵایەتیەوە ڕووداوی لەم چەشنە خەتای تاکە کەسە یان سیستمی کۆمەڵایەتی بەرپرسە مشاکەن ئێمە من لەگەڵ بەخشێک لە قسەکانی دکتۆر نەبی هەم بەڵام لەسەر بەخشێکیشی باس شاید بڵێم بۆ خۆشم قسەم هەیە بەڵام ئێمە ناتوانین وەختی شتێک پێشتێک هەرچەند بەناو لە حەوزەی خصوصیایە بەڵام ئەچێتە ناو حەوزەی عمومی وەکو ئەم کەیسەوە داهای کەیسی تریش کاتوانێت پێش بێت و بە قەولی کاکنەبی شارەیان پێکرا ماژەیان پێکرا شتێکی جەهانیەوە لە قەنین بووە لە مێژوو بووە دیارە لە داهاتوش ئەبێت بەڵام ئەوەی کە بڵێن کێ خەتاکارە ئەگەر گەرەکمان بێ فقط بە شوێن خەتاکارێک بگەڕین ئەڵێن سیستمێکەشێ لە نەزەر بگرین ئەمە شتێکی سیستمیە شتێک نییە بڵێن تاکە کەسێک گوناحبارە بنەماڵێک گوناحبارە کۆمەلگا هیچ نەقشێکی نییە یا دەسەڵاتی باڵا یا حکوومەت نەقشێکی نییە نەقشەکەی زۆر کەم ڕەنگە ئەم کێشانە کە پێشتی کێشەی سیستمیە ینی وەختێک کە دەسەڵات بۆچی من زۆر تاکیدم لەسەر باسی دەسەڵات و توندوتیژێ چون پێم وایە لە کۆمەلگایەک کە توندوتیژی وەکو شتێکی نۆڕم چاوی لێکەن پێش دێت لە توولی هەفتا پێش دێوار چاوتان لەوە بێت کە لە توولی لە هەفتەی پێشوو تا بە ئیمڕۆ ئێمە قەتڵی ژنارمان بینیە بەداخەوە لە پیرانشار قەتڵمان بینیە ئیمڕۆ کە من ئەخبارم تمشا کرد دووبارە لە ئیزا قەتڵی کەمان بینیە قەتڵی خۆشک بەدەست باو قەتڵی کچ بەدەست قەتڵی کچ بەدەست باوکی یا خۆشک بەدەست براکەی بە حتا تەنانەت کە سوکاری دووتری بەکو ئامۆزا و خاڵۆشتا ئەمە نیشانات کە ئەوە سیستم یعنی توندوتیژێکی سیستمی هەیە لە ناو کۆمەلگا بەداخەوە کە لەم توندوتیژی سیستماتیکە لە ئەسڵا هەم یاسا کەسێکە مجرمە ئەی پارێزێک ئەو باوکەی کە قەتڵی منداڵەکەی کات دوایەوە ئازادی ئەکەن حتا ئەگەر تەنانەت باوە گەورەش بیانی جەگدی باوکی بێ باوکی باوکە گەر منداڵ بکوژێگەر کشێ یا کوڕە بکوژێ ئازادیەکەن بە هیچ بێستڵا مجازاتێکی نابێ ئێوە ئەوە لە نەزەر بگرن ئەو توندوتیژێک فقط بە قەتڵ نیشان نادرێت توندوتیژیەکە توانێ پێنهان بێت شاراوە بێت توندوتیژێک نییە کە لە بەرچاوا بێت توندوتیژیەکە لە توولی ڕۆژە ئەتوانێت وجودی بێت و ئەتوانێت تەداوم پەیاکات بەڵام کێشەکە گەڕێت و بۆ ناو کۆمەلگایەکە بەهۆی بەهۆی پەروەردە بەهۆی یاسا بەهۆی باوەڕ و ڕسم و ڕسومی خۆی ینی هەموو شتێک دەسەدرێ بەدەست یەکەوە کە ئەو سیستمە لە ناو کۆمەلگا کاری خۆی بکات سیستمێکی غەڵەت بە ناوی توندوتیژی ینی کۆمەلگا لە ژێگایەکە بەرپرس ئەبێت بۆ ئەو شتێک کە پێشاکە کۆمەلگا لە باشە ئەرکی من چییە نەقشی من لەو جرم و جنایەتەکە اتفاق کەوتە چییە حکوومەت بۆیە من ئائیسە باسی لەسەر ناکەم چون حکوومەت پێم وایە خۆی سەرەکی ئەسڵی ئەو توندوتیژیە کە بە پێی یاسا خۆی ئیجادی کردا ئەچینە ناو سیستمی پەروەردە ئەیبینین کە حکوومەت خەریکە ئەوە تەزریقەکە بە کۆمەلگا حکوومەت بە کۆمەلگا ئەڵێ کە بەهۆی ئەوەی کە تۆی کۆمەلگا هێزت هەیە دەسەڵاتت هەیە ئەتوانی تاکە کەسەکانیش خەفەکەی ئەتوانی کارێ بکەی ئەوەی کە قوربانی دەستدرێژیە ئەوەی کە قوربانی توندوتیژیە ساکت بێ بەهۆی ئەو شتێکە بە ناوی ئابڕوو ئەیناسن بەهۆی ئەو شتێکە بە ناوی ناموس ئەیناسن و پیان وایە ئەوە هێڵێکی سوورە کە نابێ ئەو کەسەی کە قوربانیە
ئەو هێڵە سوورە بشکێنێ و نابێت باسی لێ بکات چون ئەگەر باسی لێ بکات ئابڕووی ئەچێگەر باسی لێ بکات ئابڕووی خانەوادەکەیە چێ ئابڕووی بنەماڵەکەیە چێ ئابڕووی عەشیرەکەیە چێ بە کۆمەڵگا لێرەیە لەگەڵ حکوومەت دەستی ئەوێ ینی بەکو یەک حرەکەتەکەن هەرچەند کۆمەڵگا شاید گەرەکی نەبێ بەکو حکوومەت حرەکەتکە بەڵام بەداخەوە لە زۆر جێگا بەکو حکوومەت حرەکەتەکە لەگەڵ حکوومەت حرەکەتەکە و بەداخەوە مەسئلە ئەوەیە کە ئەو باسی کە بە ناوی فەرهەنگی سیاسی خشونەتی ناسین فەرهەنگی سیاسی توندوتیژیەی ناسین کۆمەڵگا بە شێوەیەک خۆشی پەڕی پێهات کۆمەڵگا پەڕی پێهات لە ناو ماڵیش ئەو شتە شروع ئەبێت یعنی ماڵ و بە ئیستلاح کۆمەڵگا بە یەکۆن لەگەڵ یەکا هاو ڕەدیف وەکو یەک عەمەڵەکەن وەختێکە لە ماڵۆ شتێکمان هەیە یا نەهادێکمان هەیە بە ناوی خانەوادە لەو نەهادی خانەوادە دێت هێز و دەسەڵات دروستە کاژە هێز و دەسەڵات لزومەن بەدەست باوکە لزومەن بەدەست کوڕە لزومەن بەدەست کەسێکە کە وەکو پیاوی ماڵەکە ئەیبینن کەسێکە کە تەعینەک بە ئەو رابطەی دەسەڵاتداریە لە ناو بێ دەسەڵاتی لە ناو ماڵۆکە بۆ نمونە مناڵ لە ئەو دەسەڵاتێن مناڵێکی چولە ناتوانێت اعتراضکە چولە تەنانەت ئەترسێ بڵێ کە چی بەسەر هاتووە کارە ساتێکی بۆ پێشاتوە ئەو دەسەڵاتە غەڵەتەی کە لە ماڵۆ هەیەی شەکان وەکو یەک تەقسیم نەکران ڕابەر ئەوەیش کە ئەبێن دەنگی من هەیە بباشە من پێم وایە وڵاتە تەسویرەکە قەت بوو زۆر باشە هەر ئەو شتە غەڵەتە لە ناو ماڵۆ ئەچێتە کۆمەڵگا ئەلبەتە کۆمەڵگا خۆشیەوە تەقویەتەکە ئەچێتە ناو کۆمەڵگا لە کۆمەڵگاشە هەرۆشتە پێش دێت یعنی لە کۆمەڵگا ئەچێتە سیستەمی پەروەردە تەعینیەکات تەنانەت ڕێسی مەراکزی پەروەردەش تەنانەت پیاوەکانن ئێرە ئالێرا بەحسێکی فێمینیستینێک کە من بڵێم بەد لە ڕوانگێکی فێمینیستی چاو لە مەسئلەکەم من وەکو ڕوانگێکە کە دێت رابطەی دەسەڵات و بێدەسەڵاتی رابطەی دەسەڵات و توندوتیژی تەعینەکە چاو لە بابەتەکەکەم یعنی لەم چوارچێوە کە چاو لە شتەکەکەین ئەبینین ئەو کۆمەڵگا کە بۆ خۆی قوربانی ئەو ساختاری دەسەڵاتی باڵایە حکوومەتەیە خۆشی دێت هەرو نەقشەی بۆ بنەماڵە هەیە خۆشی نایەک لە جێگایەک پێشگیری بکات پێشگیری ناکات لە جوڕم بۆ نمونە ئەگەر کەسێک تووشی توندوتیژی بوو تەنانەت ئەو کەسە کوڕێک بێت فەرق ناکات کوڕێک بێت کچێک بێت منداڵێک بێت یا ژنێک بێت یا پیاوێک بێت کە تووشی توندوتیژیە بێت لێرە کێ پێشگیریەکە کێ کۆمەکەکە بەو ماڵە بەو بنەماڵێکە دەرگیری توندوتیژیە لە تەرەفێکی پێش و ئێمە بینین حکوومەت خەریکە پەڕە ئاتبەوە من ئەمڕۆ ئامارێکی ناخۆشم خوێندووە لەبارەی کوردستان بەتایبەت ئاماری معتادەکان لە کوردستان نازانم چەندێکەوە دروست بێ بەڵام بەو شێوەیە کە نووسرابوو عەلی محەممەد پەنا کە یەکێک لە بەرپرسانی بێستڵا شەڕ یا دژی موادی مخەدرە لە کوردستان ئەوەی مەترح کردا 500% ئاماری ئەتیاد لە کوردستان چوەتە سەرۆ یعنی لە 9,000 نەفەر لە توولی 5 ساڵی پێشوو بۆ بە 45,000 نەفەر فقط لە پارێزگای کوردستان نە لە شارەکانی تری کوردستان بەکو ئیلام و فرماشان شتا یعنی سیستمێک هەیە کە بە سوورەتی عینی بە سوورەتی واقعی گەرەکێتی زۆر شت لە کوردستان خراپکە لە بنەماڵۆ گرتیەتی تا کۆمەلگا بەو شێوەی کە بۆ خۆیکی خۆشە حکوومەت ئەوە بشەخێنێ ئەگەر کۆمەلگا لەگەڵ ئەو سیستمە یەکەوێت ینی خۆی نازانێ لێرە بە مەسئلەم کۆمەلگای مەدەنیە کۆمەلگای مەدەنی ئەتوانێت جنبش بۆ خۆی دروستکات کۆمەلگای مەدەنی ئەتوانێت ئێعتراز بکات کۆمەلگای مەدەنی ئەتوانێت تەواوی ئەو یاسا و ئەو شتێکە حکوومەت دروستی کردا بە شێوەیەک هەڵی تەکێنێ کۆمەلگای بەحسم لەسەر ئەوەیەکە ئەگەر خەڵکێکە چنە خیابان دش بەو کارە ساتە ئێعترازەکەن کارەکەیان دروستە بەڵام مەسئلە ئەوەیەکە تۆ یەک ڕۆژ ئێعترازەکەی بێ ئەوەی کە بە سوورەتی نەحادینێ بە سوورەتی بنەڕەتی پەیگیری ئەو مەسئلەبی ئێمە چەند کێشەمان هەیە نە پیشگیریەک لەو جوڕمە ئەکرێت نە پەیگیریەکە کرێت ناچ بە دوواداوە چوونێک نییە لەو مەسائلە یعنی ئەم کەیسە پێشێت دەهاتێتی تریش پێشتێ کێ بە دووادا چوونەکات ئایا کۆمەلگایە ئایا نەهادهای مەدەنین ئایا بە ئیستڵاح خانەوادەکانن کێیە کە بە دوادا چوونەکە ئەگەر چاوەڕێی حکوومەت بی حکوومەت بە دوادا چوونی نییە هەروە کە حکوومەت دێ بە یاسا لەو شتێک کە پێشاتە بە شێوێک ئەو شتە دا ئەپۆشێ
یعنی کێشەکە مشکلەکە خاتە ژێر فەرش حکوومەت نایە ئەو کێشە حەلکە بە تایبەت لە کوردستان کە من پێم وایە زۆر سیستماتیک شرایطێکیان دروست کردا کە کۆمەلگا لە قەیران بێ کۆمەلگا لە قەیرانی بێئێتمادی بێ کۆمەلگا لە قەیرانی ئەوە لە قەیرانی ئابووری فەقر بێ ئەم دوانە ارتباطیان هەیە لەگەڵیەکە یعنی ئێمە ناتوانین ارتباطی فەقر و کێشەی توندوتیژی لە یەک جیاکەین و ئەمانە هەموو لەگەڵێکا لە ارتباط و لە پەیوەندیان چی دروستی کردا دەوڵەتێک دروستی کردا کە تەنانەت گەرەکێتی کۆمەلگای مەدەنیش خاتە ژێر دەسەڵاتی خۆی بخاتە ژێر دەسەڵاتی خۆی بۆ ئەمە مەسئلەیە و لە تەرەفێکی کێش و قسە لە تاکەکەین من زۆر خولاسە ئەرسانەکەم وەختی قسە لە تاکەکەین بەڵێ تاکەکان بۆ خۆشیان ئاموزشیان نەبینیە ئایا تاکی ئێمە لە مەدرسە ئاموزشی بینیە کە توندوتیێژی چی ئەبێت خۆ ئێمە ئامارهای جەهانیمان هەیە تعریفی بێستڵاح نێودەوڵەتیمان هەیە لە یونیسیف کردێتی تانەهاتایەک وەکو مەسەلەن فەرزەن سندوقی تۆسعەی سازمانی ملل و نەهاتهایە کە لەگەڵ ئەوانە هاوکارن قسەیان لە توندوتیژی کردە تعریفیان لە توندوتیژی بووە سازمانی مەسەلەن بەهداشتی جەهانی تعریفی لە توندوتیژی هەیە بەڵام خودی دەوڵەت ئیجازەی نەدات کە کۆمەلگای مەدەنی منیسە قسم لە کوردستانە پەیوەندێکی لەگەڵ ئەو نەهادە بینومەلەلیان نەبێت چون ئەزانێت کە ئەوە بە زەرەری خۆیەتی بۆیە من لێرە فقط تاک بە خەتابار نابینم من لێرە سیستمێک بە خەتابارە بینم کە تەواوی ئەوانەی دروست کردە بۆ ئەوەی کە مرۆڤ بێ بە قوربانی بە بێدەسەڵاتترین کەس کە ئەتوانێت مناڵێکی چوولە بێت سەرەکی ترین قوربانی ئەو کارەساتەیە کە بینیمە. زۆر باشە گەروە ئێستا دوو ڕوانگەی ئێوەی بەڕێزەوە توانین دیارە لەیلاخان باز لەواکە کە سیستم بە تەواوەتی زۆرتر هۆکاری سەرەکیە تاوانباری سەرەکیە کاک دکتۆر نەبی باز لەواکە کە بە پێو شتێکە فرۆیدی لە لەبارەی هینی جنسیەوە کە هەر لە مناڵیەوە ئەمە دێت و غەریزێکی جنسی دروست دەبێت لە ئینسانە و بەحسێکی سروشتە بۆ ئینسان ئەتوانین هەردووکی ئەمانە وەک ئەم هۆکارانە زیاتر لیان باس بکەین دێمون لای دکتۆر نەبی کە بزانین چۆن لەباری دەرونیەوە کەسێک یان کەسانێکی وا دەست بە کردەوەی لەم چەشنە ئەدەن. زۆر سپاس لە پێشە بوو شتێکە ڕوونکردەوە و خۆ من ئاو پاکم بەسەر سیستمان نەڕەشووە کە لەیلا من زۆر نێوە قسەکەی ئێوە نەبوو کات نەبینە نامە بەس لە ناسیەوە کە جەنابەت باسی لێ بکەین مەبەزەوە من ئاماژەی کێشە سیستم شەرعەتی داوە بەم کارە بەڵام ناوێت چاو بنوقێنین یعنی هەموو شتێ وەک لە کوردستان عێراق ئاژنووشەوە شەڕێژ بووە خەڵ باوک حکوومەت کوردستان ئێمە شەڕمانە ئەمە ناوێ ئەمە ڕێی چارەسەر نییە باشە لەم وڵاتە بەدەیان پەنابەری زۆرتر ئەتوانم مناو بووم کوردی باشوور و بازە وەختی کوردی ئەو لای مناڵ خۆیان یا لە دایک بووە ئەی کوژن ئەم سیستمە ئەمە لێرە خۆ سیستم نییە لێرە یعنی ئەمە ناوێت چاوبوون و قینیم منیش وەک تۆ لە دەزە و سیستمە ڕامکردەوە 45 ساڵە ئەو وڵاتم نەدیوە بەڵام ئێمە هەر دانیشین یعنی گوناهەکان خەیرە سەر سیستم فقط خۆمان دانیشین بۆ خۆمانیش نەکەین ئەمەیش دروست نییە دیارە قسەکان تۆ زۆر جوانە بار و کەشێ خولقاوە کە توندوتیژی ئەواتە سەر بۆەوە لایەکەوە شەعیەتی پیا لایەکیشەوە دادخوایی ناکا بۆ ئەم بەسەلایکیشەوە فەقر وایە زمانێ نەوەدەکان لە ئوروپا کە کریسێکی یا هەڵواسانێکی اقتصادی بوو لە ئوروپا ژمارەی توندوتیژی نست تقریبا دوو بەرابەر بووەوە کریسی اقتصادی لە هەرکوێبێ ئەمە هەیە بەڵام یەک زۆر مهمە ئەوژە وەسا بۆ لە کوردستانی باشوورە ئەو هەموو ژنا کوژرێت بۆچی خۆ ئازادی هەیە لەوێ بۆ ئەماکرێ یەکی ئەوەیە کە ئەمە کەڵەکە بووی دەیان و سەدان ساڵ لەمەوە بەرەهین فەرهەنگ و کولتورێکی سەقەتە ئیستا لەوێ خەڵک ئەکوی بۆ لە عەربستان سعودیا ژن زیاتر لە کوردستان شەوتێتەوە بۆ لەوێ ناکوژرێ بۆ ئەوە لە کوردستان ژن وریا و بۆ سەوەی احتراز دەکا کوژرێت ئەمە خۆی هەرچەند ئەکوژن بەڵام پوانێکی مثبەتە بۆ ئەوەی کە ئەم خەڵکە لەوێ لە عەربستان سعودیا ژنیان هەروە تازە وەک ئینسانی حەسابیەکەن یەک نەفەر ناکوژرێت بەڵام لە کوردستان ئازادیش هەیە ژن تاکێکی تا ڕادەیەک ئازادەژی بەڵام
ئەکوژرێ بۆچی بۆ ئەوە ئەمە فقط سیستم نییە ئێمە سیستم بە خەتابارە زانین کاک نەبی بەڕێز من منزورم لە سیستم فقط سیستمی حکوومەتی نیە منە ئەڵێم شاید دەگەڵ بڵێم ڕابطێکی سیستماتیک دروستتر بێگەنا من لەگەڵ قسەکانی جنابتان هەم منزورم لە ڕابطەی سیستماتیک یا سیستم منزورم فقط و فقط حکوومەت نییە من ئشارم کرد ئاماژم بە خودی کۆمەلگا کرد منزورم لە سیستم ئەوەیە کە ئەمە وەختی کە ئەڵین سیستم یعنی ئەو شتە ئیتفاقێک نییە پێشات بێ و تەواوێتی تر قسەی لەسەر نەکردنەوەی ئەڵێ ئیتفاق بەڵام وەختی کە شتێک تێکرار بێتەوە یعنی خشونەتێک چرخەی پێیاکات ناچێتان ئەرزەکەم ئەچینە ناو چرخەی تونند و تێژی ینی تونند و تێژیەکە لە خانەوادە هەیە لە کۆمەلگا هەیە لە ناو حکوومەتیش هەیە ئەڵێن سیستماتیک ئەڵێن ئەو شتە سیستماتیکە ئەگەر من بڵێم شتەکە سیستماتیکە شاید جملەکەی من ئێسلاح کرێ بەڵام بەو معنای نییەکە بڵێم ئەو فقط حکوومەتە من چاوە بەسم لە خانەوادە چاوە بەسم لە کۆمەلگا نا گەرەکمە ئەو شتێکە منزورم بۆ پێتان ڕابگەن کە منزورەکەی من ئەوەیە وەگەنە منزورم فقط سیستم نیە بۆیە ئشارە ئاماژەم بە کۆمەلگا کرد کە کۆمەلگاش نەقشی هەیە بەڵام ڕژیمی سیاسی یا باڵادەست یا هێزی باڵادەست ئەویش نەقشێکی زۆر گرنگی هەیە چون ئەو قدرەتی یاسایی هەیە کە ئەو وەسئیەتە ینی تشدیدی کات و قدرەتی یاسایی هەیە وەگەنە ناڵێم ئەوە فقط سیستم کردێتی من چاو لە کۆمەلگای کوردستانە بەسمنا بە قەولی ئێوەڵێن هەر لە کۆمەلگای کوردستانە لە باشوور ئێمە ئەو شتە ئەبینین هەرو شتێککە حتا هەفتەی پێشوو بۆ خۆشان ئاماژەتان پێکرد ئەو لایەحەیکە لە عێراق لە هەفتەی پێشوو تەسویب کرا کە کچی کە ئەتوانن کچی کەمتر لە سنی 18 ساڵ بن بە کەسانێک کە سن و ساڵیان لەسەرەوە ینی ئەمە هەم حکوومەت هەم کۆمەلگا و هەم تاک لەگەڵ یەکە لە جێگایەک پەیوەندیان هەیە و ئەوە سیستمێک دروستەکە ئەو سیستمە فقط منزورم حکوومەت نیە خۆشە ئەگەر باش تێگەیشتن ئیسلاحی بکەم تکایە نه باسی هۆکاری دەرونیت کرد بۆ ئەمە پێشتێت من پێم خۆشە بەر لە هەموو شتێک ئاماژە بۆەکەم ئێمەی مرۆڤ کەلەدایی کە بیت هەمومان وەکێکین یانێ تاقیق نیشانە 99.9% خانەکانی لەشی ئێمە وەکو یەک واین ئەی بۆ لە کۆمەلگایەکە وا بارتی تونند و توێژی بێ لە شوێنێترا کەمتر بێ یا زیاتر بێ ئەمە پەیوەندی هەیە بە پێشەکی ئاماژەم پێکە تا ڕادەیەکی کەم باری ژنێتیکیە توانی دەو ببینی لەم تونند و تێژیا بەڵام زۆربەی هەرە زۆرێ پەروەردەی ئێمە لەکوێ پەروەردە بووین لە چه بنەماڵێکا پەروەردە بووین ئێمە شتێکمان هەیە بەناو نەست بە کوردی یا زەمیری ناخوداگا یا ئەنکانشن وەچێکمان هەیە بەناو هەست و نست ئێمە هەستەوەی کە هەستی پێکەین و لە دەوروبەرمانایی نەسیەوەیە کە ئێمە لەگەڵ گەورەبوونی ئێمە لە مناڵیەوە تا و ڕۆژەی کە ئەگەینە ئەمڕۆکە من و لەیلاخان های لەم بەرنامە کۆمەڵی شت لە نستی ئێمەدا تۆمار دەکرێت ئەم کۆمەڵەشتە هەر لە مناڵیەوە لە 4 ساڵەگەەوە بە تایبەت دەست پێکە تۆمارە بێت لە نستی ئێمەدا نست شوێنێکە کە ئەم شتێتیا تۆمارەکەی ئێمە ئاگامان لەو نییە بەڵام ئاگای لە ئێمەیە ئێمە لەوانەیە لە نستی ئێمەدا شتێک تونند و تێژیەک ڕوویدا بێت ناو بنەماڵە شتێکی باومان دی بێ بۆ مناڵێکی بڵێن 2 ساڵ 3 بڵێ 1 ساڵە حتا ئێمەژم مناڵ هیچ نافامێ مناڵ ئەفامێ حتا لە سک دایکی شامانی حوتەوە شتی حاڵیە بێت تا چە بگەیبەوە تێتە خۆ دنیا و ئێمەش ئەبینێ ئەم کۆمەڵەشتە پەیوەندی بەوە هەیە ئەم مناڵە لە چه ژینگەیەکە پەروەردە بوو بێت ئەگەر لە ژینگەیەکی ناسالمدا پەروەردە بوو بێت ئەگەر ئەم کەسە تونند و تێژیەکی دایکی بەرامبەر باوکی دی بێت ئەگەر هی براکەی بە خۆشکەکە ئەگی هاوسەکەی بە خۆیان ئەمە لەوانەیە لە مناڵیات دی بێتی و ئێمە وابزانین ئەمە ئەڕوات ئیتر نایێتەوە ئەمە هەمووی لە نستی ئێمەدا تۆمارە بێ ئەم نست ئێمە لە 2 کاتا تێنەوە سەر وەخت ئێمەوە کاتێک کە ئێمە کۆنتڕۆڵی عەقڵیەتی خۆمان لەدەستین وێنە تووڕابین ئایتە تۆ من تووڕە بکە ئەوە ناخوات مامۆسای زانکم یۆک مناڵێکی 4 ساڵە پەرەقاژیەکەم و لە خۆم دیفاعەکەم بۆچی بۆ هەر ئەو شەکا لە نست ئێمە وەک مناڵێک وایە ئەوانە من بە مناڵی تووڕە بوون لێم وەختێ تۆ من تووڕاکەیتە من لۆگیز یا عەقڵیەت یا عەقڵانیەت نامێنێ هەستە وەختی هەست ئەڕێتەوە ئەو زەوی ناخود ئاگایان نستی ئێمە
یا unconscious کۆمەڵێکشت هەیە قۆماوە تۆ ئاگاد لێ نییە ئەو ئاگای لە تۆوە زۆر جار مثالم داوە با مثالی لێ بەم حەتەن بەرنامەکەی شاید بڕێ درێژە بکێشێ بەڵام بۆ ئەوەی کە ئەو تند و تێژیە ئاکات ئەم تند و تێژیە هی ئیستەنیە ئەمڕۆ من دانیشتوم و کەسێ تێشتێکم پێژێ و فۆری هەڵەشە ئەبمولێت ئەمە هین ئیستەن نییە ئەمە هین ئەو زمانەیە من هەموو ئاخەنی وەسە نستی خۆم ئێمە خەوە بینین لە خەوا شتێ لێ تێ تۆ ئاسم وازانی هەن نەدیوەم شتە هەن نەبووە ئای خەوێ عجایبم دی ئەمانە هەمووی لە نەس یعنی ئێمە خەوین نەس فعالە بێتێتەوە بەسە وەخت ئەو شانەوە ئێمە لێنا دەستەمان کردووە بە هەم مثالێکی زۆر بچووک بێمەوە بۆ جاری تیشە مثالم هێناوەتەوە کە چۆن ئەمانە تێنەوە بەسەر وەختی ئێمە ئاگامان لێ نییە ئێژن لە فەرانسا ژنێک ئەتێکی بۆ کراوە زۆر پێی خۆش بووە مناڵێکی 1-2 ساڵێکی لە باوشیا هەبووە جێگایم ئەتریال گرتووە تا کەسێ بڕێ بۆ لەوە تا هاتو چۆنە نەبووە لە ئەڵمان بووە لە فەرانسا بۆی بێنێتەوە هەڵ نەکەوتووە کام کەسە بچێت تا ئەم کچیە بێتە 19 ساڵێ 20 ساڵێک بە یەکەوە ئەچن هەر قابڵۆخەی هەڵگرتووە ئەرێ بێژێ کچەکەم بام بدۆزینەوە ئەچنە ئەتەسفرۆشیەکە ئایکەنە سەر کاغەزێکا بۆنی پێوەکەن ئەژێ بە کچەکەی فەرموو بۆنی پێوەکە بزانام ئاترە خۆشە کچەکە بۆنی پێوەکات لە نەستیا زینوە بتێژێ دای ئەڵی هەم لە باوشتووە بۆچی بۆ کاتی لە باوشیاوەم ئەتێ مەسەفتووە منیش تند و تێژیەکە بە 2 ساڵی دیوە شتێ پێش تێ کۆنتڕۆڵ خۆم لە دەسەگەم لەو کاتە هی ئەو کاتەن یەکم نی هەمتیا کۆنتڕۆڵم لە دەستدا لەوانەیە کەسێ بکوشم لەوانەیە هەرەوە ئەو کارە ساتە قۆماوە لە نەستیم ناتێتەوە بۆ ساتێک کەوابوو پەروەردە دەوری سەرەکی ئەبینێ لەوا کە ئێمە چەندە تند و تێژی بکەین و چەندە لە ئاسی تند و تێژیامی بۆچی بۆ ئەوە لەوانەیە من ئینسانێکی زۆر هێور بم بەڵام کاتێک کە ئەبینم کەسێک ناحەقیە بە منەکە ئەم ناحەقیە ئەکرێ بە وتوگێش قسەی لەسەر بکرێت ئاخێمە سێڕیە حلمان هەیە بۆ کێشەی یەکی وتوێژە یەکی تووڕەبوونە یەکی خستە دڵی خۆمانەوە ئەم سێڕێ هەیە بەڵام ئەوانەی کە لە مناڵیە ئەینیشتیان پێکراوە ئەینیشتیان دیوە کاتێ مەسەلەکە پێشدێت مەسەلەکە پێجێ نە ئەڕن بۆ باری وتوێژ و چارەسەر یا یەکەم یا ئەوەی فۆری عەکسول عەمەڵ یا پەرچەکردار پیشان دەدەن یای خەنە دڵی خۆیانەوە کاوی زۆر خراپە ئەم شتە ئەم کارە ساتانەی کە ئێمە لە گەورەیە ڕوو لێمان لە باری دەرونیەوە لە پرۆسەی پەروەردەی ئێمەدا بە شێوەی ڕووی داوە بە شێوەیەک لە شێوەکان ئێمە بەر ئەم شتە کەوتوین جگە لەوەی وتم زانست نیشاندا کە تا ڕادێکی بایۆلۆژیەیە بۆ ئەوەی کە ئەڵین تا ڕادەیەک ئێمە هیچتا تۆژینەوەی ئێمە لەسەر مێشکی مرۆڤ 20% لە مێشک ئێمە زانی کاری چییە 80% بەرەو پێش ڕوات ئەو لەوانەیە پاش جیلی دوای ئێمە شتی وا بقۆمێ ئایسە ئێمە باسەکەین لەسەری هەر ئەوەندە ئاسانی وەک خۆشی مەسنوعیستا وەگی ئیسە تۆ بڵێ بە کەسێ من دەستگایەک مەیاوە لەگەڵ دایک و باوک ماقسەکەمەیان بینم لەوێ 100 ساڵمە بە شتێکی وا بووتایە زۆر سنج ڕاکێشتە بوو لەوێ کەیسە ئێمە باسی ئەم مەسائل هەست و نەستە ئەکەین بە بڕوای من پەروەردەی خێزانی لە پلەی یەکە چون ئێمە یەکەم شوێنی پەروەردەی ئێمە خێزانە دوم شوێنی پەروەردەمان مەدرسە و دوایی کۆمەلگایە ئەم سێشتە ئەگەر لە خێزانەوە ئێمە هەمومان پەروەردەیەکی سەقەتمانە بووە ئێمە و ئەزانین ئەگەر ئیستا بڕێ هێوەری دەرسێکمان خوێندووە یا هاتین وڵاتی کێوەر ئێمە درۆستە لە ئاستی قسەکردنی ئایستەی منە گۆڕاوین بەڵام کەواوتم بێ من تووڕە بکە ئەڕۆمەوە ئاستەوە مناڵ بووم باوک بلێم تووڕەوە براکەم لەیداوم هاوسەکەم سوکایەتی پێکردوم یا لە مەدرسا مامۆساکەم لەیداوم ئەمانە دەورە بینێ بەڵێ پەروەردە لە مەسەلەی تند و تێژی هەم تند و تێژی جەستی هەم جنسی دەورێکی فرە بینێت هیواداری ئێمە زمانی بێت هەمومان پەروەردەیەکی باشمانە بێ من ئەگەڕەمە بۆ قسەکەی لەیلاخان لەگەڵتم وەختێ وەست باری ئابووری خراو بێ وەختێ سیستمێکی ناعەداڵەت حکم کا بەسەر ئێمە ئەمەش کارە کاتە سەر بنماڵە کە پەروەردەی بنەماڵیش خراو بێ من ئەگەر برسیم بێ ئەگەر
نەمبێ کە خانەکەمەم زۆرتر تووڕام لە مناڵەکانم لیانەدەم ئەمە دەورە بینێ بەڵام بەبەست منەوەیە لێرە با ئێمە بڕێکیش بە خۆمان نابینەوە بۆ ئەم مەسەلەك باسم کرد لە ئەوڵەوە بڕێ ژینگە و هەلومەرج و ئەمانە نەخولقی بۆ ئەمکانە ئەتوانی ناڵێم 100% بەرگریەکەی لەم کارە بەڵام ئێژێ کوردیێژێ مویە لە وچکەنەوە غەنیمەتە ئێمە ئەگەر توانین دووتێژی لە 100 بەرابەر بێری نییە 80 بەرابەر کارێکی باشمان کرد وەرێ چاوەڕوانوی فەقەت بنەماڵەم کارەکە و سیستم سەقەت بێ نابێ بەڵام تا ئەوژێ لە بنەماڵە پێمانەکرێ پەروەردەیەکی باش ئەوێت هۆیەوە کە بەرگری لەم کارانە بکرێت زۆر سپاس دکتۆر نەبی بۆ سەباسەکانی جەنابیشت دیارە منیشە لە قسەکانە پێش پرسیارەکە وەم کە هاوڕێ لەیلا لە بواری کۆمەڵایەتیەوە ئەو بەحسەی لەسەر سیستم هەیە بەڕێستان زۆرتر باسەکە بۆ من ئەوە گرنگ بوو کە لە بواری دەروونناسیەوە کە ئیشارێکی گرنگتان کرد بە فڕۆید کە لەو سخنڕانیە بەناوبانگەیە کە لێوە بەحس لە غەرایزی جنسیە کاکە لە مناڵیەوە چۆن دەست پێیەکا و چۆن شکڵەگرێەوە ویستمان کە دوواری دەرونیەوە کەڵک لە زانستی جەنابەت وەربگرین چونکە لە نیهایەتە دروستە هەم سیستم تەداخلی هەیە و سروشتی ئینسان و لە بواری دەروونناسیەوە ئەوانە بەڵام لە نهایەتە قسەیەکی جوان کرد کاک نەبی کە لە مناڵیەوە مناڵەکان ئینسانەکان کە بە دنیا دێن هەمووی وەگیەکەن خانەکانی لەشیان هەمووی یەکە دیێنەی وانە یەک ساختارەوە ئەمانە لە کۆمەلگایە ئاوا لێک جیا بنەوە و هەریەکە شتی ڕەنگا و ڕەنگ دروست دەبێت تونند و تیژی دروست دەبێت سۆز دروست دەبێ و هەمووی ئەمان هەبێت لە ئاخرا بزانین دیارە کۆمەلگا زۆرتر ئەم ئەرکەی بکەوێتە سەرشان و جەنابتانەوە تاکە کەزە بێ ئەرکێکی بەڕاستی بەرپرسیارانە لە ئەستۆ بگرێت لە باشکردنی کۆمەلگاکەی خۆیان لە پێش هەموو شتێکە ئەمان هەیە بزانین تاک و کۆمەلگا هەردووکی لە چ ئەرکێکیان لەسەر شانە و ئەبێت چ بکەن بۆ نەهێشتنی ئەم دیاردانە ئەم تونند و تیژیانە ڕێگا چارە چییە سەرەتا لە پرسیارە بۆ هەردوو بەڕێستانە سەرەتا لە لەیلا خانەوە فەرموو ئێمە تونشاکە من ئاماژم بە سێ مەسئلە کرد وتم پاراستن نییە یعنی پێشگیری کێش ئەوەی کە پێشگیریەکان کەمە بەس ببوورە هاوڵێدا پێشەوەی دەست پێ بکەن کەمێک کاتی بەرنامەکەمان کەمە ئەگەر بتوانن هەردووکتان بەداوای لێبوونەوە تۆزە کورتتر وەڵام دەنەوە مەمنون بە دوواداچوون زۆر کەمە بە سێ چارەسەرکردنی ئەو کێشەش هەر زۆر ڕوو نییە یعنی ئەم کێشە لە هەر سێ بوارەکەی کە چاوی لەکەین هەم لە ناماڵۆ هەم لە کۆمەلگا و بە شێوەیەکی کەش هەر ئەڵێم لە ناو حکوومەتن چونکە مای ڕۆڵی حکوومەت ڕۆڵێکی گرینگە بەڕاستی هەر لە وڵاتێکی پێشکەوتووە ئەگەر ناوماڵەکە جورمێک ئەنجام بدرێت ئەوە حکوومەتە کە دێت چارەسەرەکە حکوومەتە دێت پێیگیریەکات و بە ئیستڵا بە دوواداچوونەکات هەر لە وڵاتی فەنلاندیا لە وڵاتی سوئیدکە کاک نەبی لەوێ ژیانەکەن بەس لەسەرەوەیە کە لێرە ئێمە ئەو شتە نابینین لێرە ڕۆڵی کۆمەلگا ئەتوانین گرنگ بکەینەوە بەهۆی ئەوەی کە لە کوردستانە خەڵک بەهۆی ئەو خەباتی چەند ساڵی کە دژی کۆماری ئیسلامی بوویانە ئەگەر ئەبینین خەڵک هەڵەسن ئێترازەکە من لێرە ئەرسانەکەم پێشەکەی من لەبێ ئەڵێن ئێمە ڕۆژێک ئەو ئێترازە پێشات ڕۆژێک پێش لەوە ئێمە مانگرتنێکی گشتی باشمان بوو دژ بە ئێدان ڕۆژی دوای ئەوە لە شاریبۆکان کۆمەڵێکی خەڵک جەمە بوون ئێترازیان کرد کە ئەو کەسە بکوژێت و سەنگسار کرێت منەڵم کێشەکە گەورەتر لەو مەسئلەیە ئەمە نوعێک پارادۆکسە کێشەکە گەورەتر لەو شتەیە کۆمەلگای مەدەنی کوردستان تاکی کوردی تاک خەڵکەسم بە کولی لە نەزەر لێرم تاک بنەماڵە بە کۆمەلگا لێرە لە جێگایەکن لەگەڵ حکوومەتێک ڕوبەڕوون گەرەکی نابێت کاری وا بکات گەرەکی نابێت کۆمەکێکاوە تەنانەت بۆ خۆشی دەستی هەیە لە پەڕەدانی ئەو قەیران و ناخۆشی بۆحرانە دەی کۆمەلگای مەدەنی چی ئەکات ئێمە مەسئلەمان ئەوەیە کە بەهێزکردن و قودرەتمەندکردنی ئەو کەسانن کە خۆیان قوربانین یا خۆیان
بە شێوەیەک لەو ڕافتە نابەرابەرە لە بێدەسەڵاتیان ئەتوانێت ئەو کەسە منداڵێک بێت، ئەتوانێت دایکێک بێت، باوکێک بێت، کەسێک بێت کە لە ڕابطەی نابەرابەری بێستەڵات دەسەڵاتداربوون و بێدەسەڵاتبوون لە ناو ماڵەوە لە ناو کۆمەلگا خەریکە زەرەر ئەبینێ. ئەمە ئەرکی کۆمەلگای مەدەنیە. مەسئلە ئەوەیە کە کۆمەلگای مەدەنی بتوانێت بە شێوەیەک چارەسەری کات کە ئەگەر ئیمڕۆ کەیسی نیان بە شێوێک زاهرن ناوی نەمات و قسەی نەمات، ئەمسالی نیانەکان دووبارە ئەو کارەساتیان بۆ پێشنەیە. یعنی لێرە نەهادهای حکوومەتی کارێک ناکەن. ئێوە ئاماری بێزیستی لە نەزەر بگرن، ئاماری مەسەلەن پزیشکی قانونی لە نەزەر بگرن، کۆمەکەکانیان لە نەزەر بگرن، شتێک نەبوو. مەسەلەن بێزیستی گەرگەرەکی بێ کۆمەکات ناتوانێت چون حکوومەت بودجەی پێنات. ئەی کۆمەلگای مەدەنی بۆ خۆت چی ئەتوانیت بکەیت؟ هەرچەند ئەزانم زۆر سەختە لەو حکوومەتەی کە بۆ خۆی لە هەرچی بوار و فشارێتە سەر خەڵک، ئێمە تەواوی فشارەکە بێنینە سەر کۆمەلگای مەدەنی بڵێن تەواوی ئەرکەکە لە سەرشانی تۆیە. بەڵام بەداخەوە وایە ئایسەبای لێهاتەکە ئەرکەکە لە سەرشانی کۆمەلگای مەدەنی بە خەڵکەوە بنەماڵەکان، ئەوەی کە بنەماڵەکان ئەو ڕابتەی بنە دەست و باڵا دەستە بە شێوەیەک تێکەن بیبەنە ناو ڕابتێکی بەرابەر، لە ڕابتێکی بەرابەر کە بنەماڵە نەبێ بە قوربانی، کە منداڵ نەبێ بە قوربانی، کە تاک نەبێ بە قوربانی، سیستمێکە دروست کراتوە. ئەو سیستمە لە ذاتی خۆیان سیستمێکی نابەرابەرە. دکتۆر نەبی هەرو پرسیارە بۆ بەڕێستان پێتان وایە ئەرکی دانیشتوانی کۆمەلگا کەسانی پسپۆر تاک بنەماڵە بەگشتی ئەبێت چی بکرێت بۆ نەهێشتنی ئەم چەشنە ڕووداوانە؟ بە بڕوای من لەیلاخان ئاماژەی بە کۆمەڵێ شتی باش کرد. لێژە ماخەمە پاڵی کە کۆمەلگای یعنی ئێمە وەک پسپۆرانی ئەم بوارە و لێوێشەوە کۆمەلگای مەدەنی ئێمە زۆر شت هەیە ئەتوانین بیکەین و کریاویشە بۆ وێنە فێربوونی زمانی کوردی لە کوردوارەیە چەند کەس گیرا و کراویسە. بە بڕوای من ئەوەندە جوان پەرەیسەندووە، ئەوەندە خەڵک جوان زوان کوردی فێر و خەڵکێکی زۆر دەوڵەتیش دش بەم کارە بوو، بەڵام چۆن ئەەکە بوو کراوە. مەسەلەی پەروەردەیش دش بە تند و تێژی. بە بڕوای من دووبارە ئاماژەی پێکەم وەرە سەرتایکی ئاماژەم پێکرد با ئێمە خۆمان ئەوە سەر کۆنە نەکەین کە هەر ئێمەین، هەر کوردێک کە کاڵەسیێم کارەکە. ئەمە شتێکی عاڵەمی ئەوم داحفیشە لە کوردستان ڕوویداوە و لەوانەیە ڕوویش باتەوە وەک لەیلا خانوتی. ئەمە ئێمە چیمان پێ ئەکرێ لە دوو ڕێوەکارەکرێ، یەکی دەسەڵات، یەکی خەڵک و کۆمەلگای مەدەنی. بەداخێکی گرانەوە دەسەڵات نایکاوکارە، یعنی دەسەڵات یا ئەوێ خۆی بیکا یا ئێمکانە با بە کۆمەلگای مەدەنی بیکا. کۆمەلگای مەدەنیش ئیستاوای پیات و تۆ هەر کارێ بکەی ئەیاخنە ناو باڵینێکی سیاسی ئەوان لا تەبن. تۆیشە بێژی من کار پەروەردەی مناڵەکەم، من کۆش بۆ دایک و باوکاندان چۆن مناڵ بەخێوکەن نایڵن بۆوە کە تۆ بە چاوێکی یعنی ئازادی ئەوە نیە کۆمەلگای مەدەنی بە کەیف خۆی توانی ئیشکە. ژیا لە باری ئابووری بەخۆشیەوە توانم بێژم لە کۆمەلگای ئێمە هەستی هاودەردی ئەوەندە زۆرە، خەڵک هەیە خۆبەخشانە حازر بێت باسی پەروەردەی مناڵدانێ. من خۆی لەو کەسەلمە حازرم داینم، ئەگەر شوێنی هەبێت، ئەگەر دەرفەتی هەبێت داینم، بەڵام بەرگریکردن ئەکرێت. بەڵام سەرڕای هەمووی ئەمانە ئێمە ناوێ کۆڵ بدەین. بە بڕوای من کۆمەلگای مەدەنی چاوەڕوانەوە نەبین هەمیشە کۆمەڵی خەڵک جەمبێتەوە بۆ دەور یەکە. ئیمڕوای پیاتوە ئایسە تۆ موبایلێکت هەبێت و فەیسبوکێکت هەبێت توانی قسەکەی بۆ هەزاران خەڵک، ئەتوانی ئیسانم کارە بکە قسە بکە بۆ دایک و باوکەکان کە مناڵیانە بێ، مناڵ چۆن بەخێو بکرێ، چۆن تند و تێژی نەکەی لە بەرچاو مناڵەوە، چۆن وا تێبگەن مناڵ چت حاڵیە بێت. جارێتیش وتومە مناڵ حەومانگە بووە لە سک دایکە، دایکی کتێبی بۆ خوێندووە سەوە بۆ مناڵەکە. ئەم ناڵە دوایەوە لە دایک پێیا بوو بۆ 4 مانگ. کتێبەکان هاورە کەسێتر خوێندووەسەوە گوێی نەداوە، بەڵام کاتی دایکی خوێندووەسەوە گوێی داوە. حتا توانیوە ناواخن کتێبەکە لێک باتەوە کام کتێوە خوێندێتەوە کەوابوو مناڵ لە دایکە بێ شت ئەبینێ، شت حاڵیە بێ، لە چت تێ ئەگات، چت کاریگەری کاتە سەری، چت لە مێشتیا تۆمارەکە بۆ ئایسەی گەورەی ئێمە. ئەمانە زۆر وریابن لە پەروەردەی مناڵە.
مناڵ لەو ڕۆژۆ تێتە دنیا پەروەدەی دەست پێکا تند و توێژی لە بەرشاو مناڵەوە نەکەن وەختێکە هیچ نازانێ وەختێک کە ئەزانێ تند و تێژی بەخۆی مەکەن تا ئێمە توانین بڕێ لەم نەهامەتیە بینە خوارەوە ناڵێم لە هیچ کوێ دنیا ناتوانین 100% لە بینی بۆیت لانی کە وتم 10% بینی خوارەوە ئمە کارێکی باشمان کردووە و منیش نەئیستا من 15 ساڵ لەمەوە بە زیاتریش بەرنامەی تەلەڤیزیۆنم دانیا لە ڕۆژهەڵاتە کە باس ئەمانمان کرد وتمان بە خەڵکی بکەم بەداخەوە بووان نەبوو تحتیل بوو ئەمە شتێکە تۆ ئیسە تەلەڤیزیۆنیە ئەم موبیلتە هەیە دانیشە ژوورێ بۆ خۆت کەرەوە و خەڵک گوێر پێ بە ئێوە کە ڕێخاوەری سیاسین وەک کۆمەڵە و دێموکرات و ئەمانە زۆرتر بایەخبەن بەم کارانە بۆەوە خەڵک لێ حاڵی بێ درۆسە سیاست هیچ گرنگە بەڵام ئەمانیشە بنەمایەکە بۆ ئێمە کومەڵگایکی تەندرۆستمان هەبێ هەروە کاری لەیلاخان وەک کۆمەڵناسکاری ئێمە وەک پەروەردەکاری مناڵ وەک هەموو شتێ ئێمە بەیەکەوە توانین کارێ بکەین ڕادەی ئەم تون و توێژیانە کەم بکەینەوە بێ ئەوەی پێویستمان بە یارمەتی دەوڵەتیش هەبێ بەڵام بڕێ لە خۆبوردەی و ئەمانیە گەلەکیانێ خۆبەخشانیشان توانێم کارە بکە و هەمومان بەرپرسین لەوەی کە هەرچێکمان پێیە بێژینی بۆ کۆمەڵگا بۆ بەڕێزیش دکتۆر نەبی جارێک سپاس بۆ هەردوو میوانی عزیزی بەرنامەکەمان بەڕێز لەیلا مرۆتی لێکۆڵەری سیاسی و دکتۆر نەبی فەتاحی مامۆسای زانکۆ و دەروونناس زۆر سپاس دووبارە بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیەدا و کە قبوڵی زەحمەتان کرد کاتی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە و زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتە سپاس بۆ لەیلاخانیش کە توانیان پێکەوە دیالۆگێکی باشمان هەبێت زۆر سپاس سپاس بۆ ئەوەی بینەری خۆشەویستیش کە تا بێستا لەگەڵماندا بوون زۆر سپاس بۆ هاوڕانی هاوکاریشم کە یارمەتی دەرمان بوون بۆ پێکێنانی ئەم بەرنامەیە تا ژیانەوەیەکی تر کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکە